بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کێشەکانی هەرێم و بەغدا. کێشەکان ئیتر گەشتونەتە وەکو دەڵێ قۆناغی کۆتایی بەوەی کە بە چارەسەر بگەن. لەلایەکەوە ئێستا کە ئێمە قسە دەکەین کۆبوونەوەی سێقۆڵی لە نێوان وەفدی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا و کۆمپانیا بیانیەکان ئەوانەی کە پێوەستن بە ناردینەوە تێرەمی کوردستان لە کۆبوونەوەدان کۆبوونەوە بەڕێوە دەچێت. ئێستا چرکە ساتی کە قسە دەکەین. هەروەها لەلایەکی دیکەشەوە ئەنجومەنی دەوڵات کە ڕاست پێرابوو بۆی پێشنیازی خۆی لەبارەی کێشەکان هەرێم و بەغدا بخاتە ڕوو پێشنیازەکانی خۆی خستۆتە ڕوو دایەتی بە ئەنجومەنی وەزیران بۆی دەڵێ ئەمە بەرچاوڕوونیەمێ ئەمە ڕاو ڕاستپاردەی ئێمەیە بۆ ئێوە. بابزانینم کێشانە بەکوێ دەگا. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک غەریب سڵاوت لێبێ کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. بەڕوانینی تۆ ئەمڕۆ کێشەکان ئەنی چارەسەر دەبن ئەو کۆبوونەوەی کە بەڕێوە دەچێت کۆبوونەوە سێقۆڵەکە بڕیار لە هەناردەی نەو دەدا ئیتر لە یەک دوو ڕۆژەدا هەناردەی نەوتێرەمی کوردستان دەست پێ بکاتەوە. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە بینەر و بیسەران هیوای کاتەشی باش و هیوای چارەسەری ئەم کێشەیە کە ماوەیەکی خەڵکی هەرێمی کوردستانی پێوە جیرۆدە بووە و بتوانرێت ئەم کێشەیە بە کۆتایی بگات و ئەوەی کە پێویستە لە قسمەتکردن بە خەڵک ئەوە بێتە پێشەوە. دۆخی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بێگومان دۆخەشی لێ سەدە دۆخەشی ناڕێکە و ئەم دۆخەش ئیتر بابەتێک نە تەنها لایەنێکی سیاسی لە عێراق پشکی ئەم ئاڵۆزی بەرکەوێت بەڵکو هەمووان ئەوەی کە خاوەن قەرارە لەم مەلەفە بای خۆی بەشێکە لەم کێشانە جگەلەوەی کە لە ئیشت نیشتیمانی کوردستان هەوڵەکانی بەوە ڕاستە بۆ هەردەم لە هەموو مؤسساتی خۆی لە بەغدا بۆی بتوانرێت کەشێک دروست بێت ئەم کەشە ناوی یەکتی گەشتن بێت و ناوی پێدانی ماف و ئەرکی هەمولاک بەو شازە بێکە شایستەی دانە سیاسەکانی هەرێمی کوردستان و پێکاتەکانە. بەڵام بەداخەوە تا ئێساوە کە دەبینین ئەم دۆخەیە کە ڕۆژ بە ڕۆژ خەڵک لە مەویسیدایە و ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرەو بێئومێدی ڕواتووە لەو پێناواشدا دەبینین کە لێ شاوی گەنجان لەلایەک و ئیتر بێئومێدی بازاڕ لەلایەک و بۆیە دۆخێکە بەڕاستی من چەندین جار تەکریر لەوە کردوتەوە ینی تەمەنام هەیە کە بابەتەکانی ئێمە تەحلیلاتی سیاسی ئێمە لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان بابەتی تر بێت تا ئەوەی کە بابەتی موچە بێت وەرەوەی کە موچە مافەشی سەرەتایی خەڵکە و ئەم حەقەیەکە هەم حەقەشی دینی و حەقەشی ئیداریشە کە خەڵکی هەرێمی کوردستان بەم مافی خۆشاد بێتەوە. بەڵام بە هۆی بەرز و نزمیەکان لە تێڕوانە سیاسەکان لە بینی هەرێم و بەغدا و لە ناویشاندا نهاتنە پێشەوەی باشی برادرانی پارتی وەکو حکوومەت لەو مەلەفە ئەوە کردووە کە ئەم ئاڵۆزیە لێ دروست بێت و ئەم کێشەیە لێ بێتە پێشەوە. کاک غەریب ئێسانی بە بڕوای تۆ گەرم پرسە چارەسەر ببێ چارەسەرەکە بۆ ئەنی چارەسەری موچەیم شەژ مانگەیە کە ماوە یان تەنها کاتیە بۆ یەک دوو مانگەیە تا هەڵبژاردن تێپەڕێ ینی چۆنە؟ بەخۆی هەر ئەساسەن لەو چوارچێوەدا تاوەکو بودجێ عێراق بەخۆی بۆ 2023 24 25 پەسەند کراوە. هەر ڕێکەوتنێک لەم چوارچێوەدا هەتا ئەو کاتەیە بودجێ عێراق لە عێراق بەرکار دەبێت یاخود ئیش پێ دەکرێت ئەوە نەک بۆ هەرێم بۆ هەموو شارەکانی عێراق شەڕاستە بۆیە چ ڕێکەوتنێک بکرێت لەم چوارچێوەدا سیوێکی 12 ئەم ڕۆژە دەبێت لەم ساڵدا کە بەڵێ بودجێ گشتی عێراق ئەوەی کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە و ئیشمان ئەسە کردووە وادەی خۆی تەواو دەکات ئیتر بۆ ساڵی دادێت ئەتوانرێت حکوومەتی داهاتوو خێرا یاسای بودجێ بێنەوە پەرلەمان یاخود کار لەسەرێک لەسەر 12 کات ئەو بابەتێکە ڕەوتی بە خەڵکی حسابیدا هەیە کە چۆن دەتوان دەرچەیەک بۆم بابەتە دروستکرد. بەڵام لە عامدا ئەوەی کە پێویستە قسەی سە بکرێەوەیە کە ڕێکەوتنەکانی بینی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و پابەندەکانی هەردوو لە و ئەوەی کە مەلەفی نەوتە یاخود ئەوەی کە کێشەی داهاتی نانەوتی هەموو ئەوانە ئەم پرسانن کە ڕۆژانە دەگوترێت و خەڵک پێی بێزار دەکرێت و لیژانی جۆراجۆر سەردان دەکا و دێن و دەڕۆن. بەڵام بەداخۆ منەوەی کە ڕاشکا و میانی بەم دۆخی ئێستا کە دەیبینم ینی باش نابینم کە پێم وابێت ئەم ڕێکەوتنانە ئەم دانیشتنانە ئەم هەموو حیوارە ئەوە لێ دەکەوێتەوە کە بە فعلی تومۆحی خەڵک لەسەر ڕێکەوتنەکان چۆن بێ ئەو بێتە پێشەوە نیەتێکی باش نابینم لە بینی هەردوو لا بەڕاستی و خۆشتە نەزان هەموو یا هەوڵ جارەکان هەوڵ بەڵێ ینی هەردوو لا نیەتیان باش نییە
ئەمنەوەی بینم بەڵەوە چەندە یەکتی نیشتیمانی کوردستان دەیەوێت حکوومەت هێرێمی کوردستان بەم ئاراستەیە بڕواکە شەفاف بێت کە ڕێکەوتنەی کۆنکرێتی بکە و چەندی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا دەیەوێت دۆستەکانی کورد لە بەغدا بێنە پێشە بەم ئاراستەیە کە بتوانن بەفعیل لە خەم خەڵک دابین. ئێتا ئێستا ئەوە نییە بۆ ئێمە هەموو جار بڵین باش دەبێ و بانی و دوو بانی و سێ باوی نەخێر نێتی باش ئەوەیە بڵێن کردمان دەکرێت بۆ ناکرێت نەود لای خوانە خۆلای مەلەفی نەود لای برادرانی پارتی دموکراتی کوردستانە خۆلای نیشتیمانی کوردستانی بڵم وڵات ئەوە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی شتەکەی ناکات خۆ لە حکوومەتی هەرێم لایەنێکە شتدایە نەخێر ئەبێت لە پێناو خەڵک و لە پێناو تەجاوزکردن بەم کێشەیە کاغریب جێگیری سەرۆکی حکوومەت یەکێتی نییە کاقوبات نییە جێگیری سەرۆکی حکوومەت کاقوبات بەڵام خۆ دەزانی خۆ بەڵام خۆ بە خۆ دەزانانی سری جناوی کاقوباتش لەسەر ئەدای کابینەی ئەم کابینەی ئێستا لە ساڵایان ڕابردوو شتێک نەبوو کە بیشارتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم حکوومەتە بەنیگەرانیەوە بەڕاستی سەرەتای مشارەکردنی هەر بەنیگەرانی بوو و ناشتوانێت لەم دۆخە ڕاکە لەبەرەوەی کە یەکێتی خاوەن بە خۆی پێخاوەنی ئەزمونونەکەی ئەوەش نەبەخسە بەڵکو بەلاکردنەوە لە چێلی شەیدەکان بەڵکو بەلاکردنەوە لە ئەم هەموو قوربانێکە زیاتر لە 20,000 شەید لە پێناو قاوەرەیەکی وەکو ئێستا هەرێمی کوردستان درراوە کە یەکێتی خاوەنددارێتی کردو بەڵام دوجار شتێکی ناوی حکوومەت هەرێمی کوردستانە و بەپێی نیساوی پەرلەمانی یاخود مەقاعیدی پەرلەمانی تشکیل حکوومەت کراوە لە ڕابردوو خۆ دەزانی خۆ ئەم حکوومەتی ئێستا کە ئێمە گلەیمان لە هەیە کاتێک پێکات پێیان وا بکەیشی تێر پێویست نییە نەخێر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێکات و ڕاشانگەاند و برادرانی لانەکانی تر بە تایبەتی گۆڕان و لانە ئیسلامیەکانی چوونە ناو حکوومەتەکە شوو یەکێتی هەرما بووە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان چ بکات لەوەی کات لەو کاتدا مەقاعیدی پەرلەمانی بەو شازە بووە هەندێک یەکێتی نیشتیمانی کوردستان نەکراوە بۆیە دۆخەکە بەم بەیەستە گەشتووە دروست وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەردانی سەرۆک بافڵ لە چەند مانگی ڕابردوو کۆتایی بە واتەوات و کێشەهێنا لە بین هەرێم بەغدا بەڵام دوای فەرموو هەرێم بە هەندێک بیان وەکو حکوومەت دیسان ئەم وەڕقەی هێناوی پێشەوە کە لێستادا ئسترادی نەوت بەهۆی زیانگەاندن بە چێلگەنەوتەکان ناتوانندرێ وەک پێویست پابەندی ڕێکەوتنەکانی خۆمان و بەغدا بین بەغداش بەشێکی هەرە زۆری ئەیتر دەرفەت ینی چێژ لەوە دەبینێت کە هەرێمی کوردستان کێشەیەک دروست کات و ئەویش بیان و بێنتەوە ئەویش ئینفعالکە دوورکەوێتەوە مافان پێ نەدات ینی ئەم شێوازە عەقڵەتە شۆڤینی لە بەغدا خۆ تا ئێستا بوونی هەرماوە ئەوە نیە وڵات بڕ کراوە لەگەڵ نەمانی سەدامی تر هەموو کۆتایی پێات پێ خۆی مەکەم پرۆژەیە لە پەرلەمانی عێراق کارمانە چەکردو وەکو فراکسیۆنی یەکێتی دنیا سوعوبات نهاتێتە پێشوان لە پرسی پارێزگابوونی هەڵەبجا لە پرسی جێڕانەوەی زەویزاری مڵکی کوردان لە سەگەڕان و لە دەوروبەر لەدایان مەلەفی کە خۆمەت ئەو هەوڵانی کە داهاندین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێک نین عەسای سەحری بێت کردمان و کرا نەخێر هەوڵێکە بەم قەناعەتە ئیمانی و ئەخلاقی و نیشتیمانی کە هەمانە و بەم تێگەشتنێکە پێویستە بۆ کورد بیکەین و لە خزمەت کورد بیکەین و بۆ بەهێزکردنی قاواری کورد بیکەین ئێمە گفتوگۆکانمان بەردەوامی هەبوو و هەوڵەکانمان بۆ ئەوەی کە هەمانەوە بۆ ئەوەی کە نیمان دەستی بخەین بەردەوامی هەبوو بەنمونە ئێمە مادەی 140 یەکێک بۆ لەوانەیە کە لای نیشتیمانی کوردستان زۆر گرنگ بۆ کە بکرێت بەڵام کە پێمان وابە لەم تەوقیتە ناڕوان ناکرێت هاتوین بەرگەیەکی مادەی 140 دەردەهێنین کە جێڕانەوەی زەویزارە و لە ساڵی 75 تعریبی زراعی لەسەر کراوە بۆیە دۆخی هەرێمی کوردستان ئوستاز یعنی بەڕاستی پێویستی بۆ یەکە ڕاشکاوە قسە بکەین نیسان نەک بڵێن وڵات هەوڵەکانمان و لیژنەکانمان و گفتوگۆکانمان و زۆر جار دەوترێ ینی کورد بە گشتی وازی لە مەسەلەی مادەی 140 و خاک و زەوی و تێکۆشان و کوردایەتی هێناوە هەمووی ئاڵاندووە لە موچەیە یعنی هەموو داواکانی خۆی بچوو کردوێتەوە لە موچەیە تۆش باز لە مادەی 140 دەکەی ینی دەتوێت بڵێ یەکێتی وازی لە مادەی 140 نێناوە و لە ئاجێندایدا لە ئاجێندای کار و داواکاری و خواستیدایە باوەڵامەکەی منەوە بێت دەگەیشتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوونی نەبێت کورد شتێک نامێنە بە ناوی مافی کورد لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوام ئیلحاح و جەخت دەکاتەوە لەم پامێکە لە سەرەتای شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی جەنابی مام جەلال و لە سەدا بە سەرۆکاتی جەنابی کاک بافڵ ئەم تێڕوانینە کار دەکات لە بەغدا وتمان وایە کە دەبێت لە ڕابردوو پێش سەدام دژی بەغدا بوو ئێستا لەناو بەغدا لە کایدە سەڵات ئاڕاستی ئیشکردمان بە شێوازەیە کە دەبێت ئەوانەی کە مافی ئێمەنە لە هەموو ڕوێکەوە بەردەستە بکرێت ئێمە لای گرنگ بۆ کات چۆن بتوانین لە هەشتاوەش کە زیان بە هەڵەبجە گەیشت بە خەڵکی هەڵەبجە گەیشت لامان بوو ئەم خولەی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ئەرکاستێ کردمان لامان گرنگ بوو کە
بۆ کەرکووک ئەوە بکەین کە لە ڕابردوو لانەکانی دژوێشتی لە تەنانەت ناخۆشمان پیان وا بووکە نەخێرێکی ئیشی بە کورد و بە کەرکووک نەماوە ئێوە بینیتان کە نەخێرەوە ئێمە بووین لە نیشتیمانی کوردستان بەم عەقڵی تەفراوانەی کە تەبەنی کرا توانیمان لۆبی پێویست دروست بکەین و دەنگ لەسەرەوە بدەین کە ئەم بڕیاری مەجلیسی قیادەتی ثەوری بەعث لە ساڵی 75 ئیلغا بکەینەوە و بتوانین 1 ملیۆن دۆنم ئەرزی کشتوکاڵی بژێڕینەوە بۆیە نەکەن مادەی 140 یەکێتی نیشتیمانی ئەم پاکێجێکی هەیەی بۆ شکردن لەگەڵ بەغدا ئەوەیە کە بۆ ناوخۆ هەوڵدەین کە یەک ڕێزی پارێزین و بۆ ناوخۆ هەوڵدەین کە ڕاشکا و شەفاف بین لە مافی خۆمان سڵ نەکەینەوە و بێنوش نەگرین بەلایانی تر بەرامبەری تکە بێنو بدەین دەست بۆی کە مافمان ڕابژیرێ لە بەغداش بە هەمان شێوە ئیشکردنی ئێمە لێکی نیشتیمانی کوردستان بەمان ڕاستە بووە کە بە چوارچێوەی هەماهەنگی بڵین بەلایەنە سونەکان بڵین بە کەمەرەتەواتەکان بە هەمووان بڵین ئەم عێراقی هەموو لایەکە و پێویستە بەپێی مەقاعیدی پەرلەمانی و بەپێی ئەوەی کە لە کۆمیسیۆن هەیە دەنگی دەکدەن لە هەموو عێراقدا ماف و شایستەی خەڵک ڕەچاو بکرێەوە دابین بکرێت و هەوڵەکانش بێگومان مانایەوە نییە کە ئێستا ئەم بابەتە باز دەکەم ئەوە بێئومێدی بێت نەخێر ئەوە دەرکردنە بە کێشەکان و ئەوە ئامادەیی پێویستبوونی ئامادەیە دیسان وەکو کرد بۆیە کە ئەم حەدسەیەتە پێشەوە چۆن بتوانین لە بەرامبەر ئەم عێراقی ئێستا کات ناوی دێ بەوەی کە پشێوی هەیە کە دۆخی ئیقلیمی ئەوە کە وەزی ناخۆ ئەوە نەخێر پێویستە بەوەی کە ئێمە وەکو کورد یەک خیتاب بین و ئەو خیتابی کە پێویستە لە پێناو ماف و لە پێناو شایستەی کورد دەستەبەری بکەین و بێگومانەوەش بارکێکی هەم ئیمانی هەم لەتەوەی خۆمانی ئەزاین بەڕێز کاک غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی زۆر سپاس بۆ چوونەکانت عفوم دەکەی بابەتەکەی بۆ باست کرد ئەتوانم تەوزیحی ئێستا بدەم ئەوەی کە فەرموو ئی خۆبەخشەکان فەرموو باسی کێشەیەکت کرد ئێستا کات گربوونەوەیەکەیە لەسەرەوەی کات ئەم خوشک و برا بەڕزانەمان کە وەکو دامەزراندە دانەمەزراون بەڵام داوای ئەوە دەکەن کە بتوانن چ لە هەرێم چ لە بەغدا من لێرە بە ئەو مژدەی ڕابگەێنم کە بەر لە چەند هەفتە ڕابردوو لە دیدارم بۆ بەشێک لە بنکەتە دروستەکانی ڕاپەڕین تێگەشتم لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە گەنجانمان لە خوشکان لە برایان وەکو خۆبەخش لە مؤسسات داوام دەکات لە دامەزراوەکان داوام دەکات بۆیە بە نووسراوێکی فەرمی داوام لە نووسنگی بەڕێز محەممەد شیع سوودانی کردووە کە بە بڕیارێکی ئیسtisنا کار لەسەرەوە بکات کە ڕێژەیەکی زۆر لەوانەی ئێمە کە خۆبەخشن کە گرێبەستن بە شێوەیەکی ڕسم ببنە هەمیشەی و ئەم هەوڵی ئێمە من ئەتوانم وەکو مژدەیەکی خۆشڕای بگەین و دڵنیام لەوەی کە پێش کۆتایی ساڵ ئەم پرۆژەیە کە تەقدیم کردووە نووسراوت کردووە کاک غەریب نووسراوت کردووە بۆ نووسینگەی پێویست کات بەڵە نووسراوەکەشەکە پێویست کات دوای تاوابوونی ئەم بەرنامەیە ئەتوانم بۆ کورسات بینێرم مەکسەر باشە هێشتا وەڵام نەدراوەتەوە بەس بە ینی هیواد هەیە کە وەڵام بدرێتەوە بەر لە کۆتایی ئەم ساڵ هیوام هەیە لەبەرەوەی کە لە دو ساڵی ڕابردوو وەکو فراکسیۆن لە گەڵ جەرامی محەممەد شیع سوودانی کۆبوونەوەمان هەبوو ئیتر لەم کۆبوونەوەدا عەفوەن وەکو لیژنەی کشتتوکاڵ نەوەکو فراکسیۆن لەم کۆبوونەوەیدا باس لەوە کرا کە ڕێژەیەکی زۆر لەسەری 15,000 کەس دامەزرێت لە سلکی تەربیە لە کەرکووک و دەوروبەر ئیدی درکم بەوە کرد کە ڕێژەیەکی کەمی تێدا کە ئەوەی کە مەحەلە کوردەکان بێدا خود ئەوانەی کە کوردن لە کەرکووک هەر لە ئەسنای دانیشتن تەقدی پێشدارێکم بە نووسراو کرد ئەگەسی نووسراوەکە وەکو کلەشەی فەرمینەوە بەڵام وەکو جەلسەیەکی ڕسمی لەگە سەرۆگۆزیانی عێراق بوو پێشنیارم بۆ کرد بەڕێز جەنابی دەوڵەتمەدار پێشنیار دەکەم کە 1500 مامۆستاش کەوانە بێژن بەر ئەم دامەزراد نەبکەون کە ئێستا جەناب بڕیارە داوا هەر لەوێت موافقەیە سەرکردوەکە پێویست کە ئەوەشتان بۆ دابەزێن بە کورسات بەڕێز کاک غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەشداری لەگەڵمان